دووبارە شەپۆلی کۆچی گەنجانی هەرێمی کوردستان بەرەو ئەوروپا دەستی پێکردەوە. گەنجان دەڵێن لەم وڵاتەدا هیچ ئومێدێک بۆ ژیان نییە و چارەنووسیشان نادیارە بەپێی ئامارێک دوای کرانەوەی فڕۆکەخانەکان و دەستپێکردنەوەی فیزای تورکیا تەنها لە سنووری ئیدارەی ڕاپەڕین نزیکەی 12,000 کەس داوای فیزای تورکیایان کردووە. بەپێی زانیاریەکانیش زۆرینەی ئەو هاوڵاتیانە بە ئامانجی کۆچ بۆ هەندەرە فیزای تورکیا وەردەگرن. جێگیری سەرۆکی کۆمەڵەی پەنابەران لە ئیدارەی ڕاپەڕین ئاشکرای دەکات لە ئێستادا ئیدارەی ڕاپەڕین بە پلەی یەکەم دێت لە داواکردنی فیزای تورکیا بە مەبەستی کۆچکردن بۆ هەندەران. دەژڵێت هۆکاری سەرەکی هەوڵی کۆچکردن بێزاری گەنجانە لا بێکاری و ناومێدبوونیان لە داهاتوویان. 11,600 کەس تا ئێستا تەڵەبی فیزای کردووە فیزای تورکیا بە پلەی یەکەم ئیدارەی ڕاپەڕین بە پلەی دووەمیان ئیدارەی گەرمیانە. ئەو دوو شارە بە حکمەوەی کە بە بچووکن هەلی کار دەرفەتی کار کەمترە و وڵاتێک کە بنیاد بنێ بە گەنجەوە بنیاد دەندرێ، بەڵام ئەوان چاویان لە حکوومەتی هەرێمی کوردستان و کە شتێک بکرێ بۆ وڵاتەکەمان، بەڵام بەڕاستی گەنج بە هەموو شێوەیەک پژوێ خراوە. هیچ ئومێدێکیان بە حکوومەتی هەرێمی کوردستان نەماوە. بەهۆی بێکاری و نەبوونی دەرفەتی دامەزراندن بۆ دەرچوان هەروەها خەمساردی حکوومەت لە ئاز گوزەرانی هاوڵاتیان ڕێژەیەکی زۆر لە گەنجان ڕێگای هات و نەهاتی پڕمەتەرسی دەگرنە بەر و بیر لە کۆچ بۆ هەندەران دەکەنەوە. حکوومەت لاەنە پەیوەنددارەکان خەمسار بوون بەرامبەر بە گەنجان، یعنی ئێستا ژمارەیەکی زۆر لە گەنجان هەیە کە ئێماوەی چەند ساڵێکە خوێنیان تاوا کردو بەڵام دانەمەزراون، یعنی دوایەوە لە هەموو شوێنەکان کۆمپانیا هەیە خەڵکی بیانی کاری تێدا دەکات، ینی ئەو هەلیکارانە نادەنە گەنجەکانی خۆمان، ینی ئەوانیش بەڕاستی ناحەقیان نییە کە گەنج سەفەر بکە، یعنی ئەو وڵاتە جێبێڵێ، یعنی ناخۆشین شدەوەی کە وڵات بەزیێ دێڵی، بەڵام کە تۆ ئەگەر تۆ شوێنێک کرد نەبووی لێی بحەوێەوە، یعنی ئەگە جیسفانت گەرم نەبوو بەڕاستی ئەو وڵاتە هیچ نایانێ بۆ تۆ. کۆچی گەنجانیش بۆ ئەو دەگەڕێتەوە گەنج هیچ شێکی نیت کە سابەتێکی نییە لێرەکانەکە دەڕوە. گەنجێک کە دینارێکی پێ نەبێ کە ژیانێکی خۆشی نەبێ بۆ لێرە بژی ناچار بڕوە زۆر باشترە لەبەرەوەی ئەوەی کە دەشت بڕوە ئەگە دیخەتتدا بێ هەمووی دەرچووی زانکۆکانن لە وڵاتەی ئیش نییە. ئەگە بتەوێت لە وڵاتی بژی دەبێت کەسێکی نەخوێندەوار بی ئەوجار کارە دوورەکەن و ئەوجار معاشت دەبێت ئەوجار کەسابەتت دەبێت. درێژە کێشانی قەیرانی دارایی و بێباکی حکوومەت لە ئاس خولیا و داواکاری گەنجان وای کردووە ڕێژەیەکی زۆری گەنجان بیر لە جێهێشتنی نیشتمان بکەنەوە و زۆر جاریش ژیانی خۆیان بخەنە مەترسیەوە. ئەماش بە بڕوای چاودێران لە دەستدانی سەروەتی مرۆیی و نەمانی دەستی کارە کە لە هەر کۆمەڵگەیەکدا خۆی لە توێژی گەنجاندا دەبینێتەوە. لە دەڤەری ڕاپەڕینەوە ڕێناز ئەرسەلان کەناڵی ئاسمانی پێیام.